بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. تندرستی خۆشەویستمان بابەتێکی گرنگە ئەم شەو، ئەویش ئەگەر لە کیسمان چوو جۆمان لێ نەگرتە بوو ئەبێ ئیعادەی کەینەوە چەند جارێک تر جووی لێ بگرین، چونکە ئەمە یەک لە سەرسەی ژیانی ئەمەی پێوە مرتەبیتە. لەبەرەوە نابێت لە کیسمان بچێ ئەبێ بە هەموو جەواریحمان جووی لێ بگرین و ئێستاکێنە هەموو لاشەمان ببێ بەجۆ بۆ ئەوەی کە ئەم بابەتە وەکو خۆی هەزم بکەین. ئەویش پەیوەندی بە دانیشتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. بزانین پێغەمبەری خوا سەلام چۆن دانیشتووە، لەسەر چی دانیشتووە، زۆربەی کاتەکانی چۆن بووە. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا سەلام کۆمەڵی شێوازی جیاواز دانیشتووە، بەڵام بەداخەوە زۆربەی لەوە نەچووە کە ئێمە ئەمڕۆ لەسەری دانیشین. بۆیە مەفروزە گەر هەڵەیەکمان هەبێت لەم بوارەیە ڕاستی کەینەوە بۆ ئەوەی کە جارێک تر بچینەوە سەر تەندروستی خۆشەویست صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا سەلام لە کاتێکا لە ناو سەحابەکانیا بووە، پاڵ کەوتووە، کە پاڵیش کەوتووە قاچی خستۆتە سەر قاچی ڕاستی خستۆتە سەر قاچی چەپی. پێغەمبەری خوا سەلام درێژ بووە وەکو هەولێری ئەڵێ. پێغەمبەری خوا سەلام پاڵی داوەتەوە، واتە شانی دایاوە. پێغەمبەری خوا سەلام چوار مشقی دانیشتووە، ئەوەی کە ئێستاکەنا خەڵکێک ئەڵێ بەخواستەوە فانم هەیە و ناتوان و قاچی مێشە و دوکر پێی وتم چوار مشقی دانیشی. پێغەمبەری خوا زۆر کات چوار مشقی دانیشتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشتووە و ئەژنۆکانی گرتوۆتە باوشی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر هەردوو ئەژنۆی دانیشتووە وەکو شێوەی بینی هەردوو تەحیات. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شێوازی جیاجیای هەبوو بۆ دانیشتنەکان. خۆشەویستەکانم، حەزەکەم ئەو مژدەیە بم هەموو ئەم دانیشتانە دانیشتنی سەحین لە سەدا سەد. من چیم بە پێغەمبەری خوا بڵێم صلی الله علیه وسلم دانیشتنەکانی پێغەمبەری خوا لە سەدا سەد سەحین، بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەو نەوەزعەکە گۆڕاوە ئەم جۆرە دانیشتنانە بۆ بە دانیشتنێکی نەخوازراو. بۆ ئەگەر کەسێ ببینین بەم شێوەیە دانیشێ خواستە سەر کورسیەکە ئاوادامەنیشە کاکە ئەوە الحەمدە شتەکانمان بەلاوە غەریب بووە، وەکو چۆن هەندێک سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامۆ بووە لە ناومانە، دانیشتنەکەشی نامۆ بووە کە مەفروزە بۆی بگەڕینەوە، کە مەفروزە جارێکی تر فێر بینەوە بچینەوە سەر ڕێڕە و ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێوە زانن خۆشەویستەکانم، کورسی بەم شێوەیە ئیستاکێنە هەیە لە هەموو ماڵ و لە هەموو شوێن و لە هەموو ژووری میوان و تەنانەت لە مەتبەخ و لە شوێنی ئیشکردن و لە شوێنی چاوەڕوانی و تەنانەت لە ناو سەیارە و لە هەموو شوێنەکانە. ئەم هەموو کورسیەکە هەیە. ئێوە زانن 200 ساڵ لەمەوە پێش ئەمانە هیچی نەبوو. کورسی تازە هاتوۆتە ناو عالەمەوە، تازە هاتوۆتە ناو خەڵکەوە. کاتی خۆی تەنها مەلیکەکان کورسیان هەبوو. خەڵکێکی زۆر لەسەر کورسی دانانیش ئەسڵن نەشیان نەزانی کورسی چییە. لەگەڵ پێشکەوتن و تەکنۆلۆژیایە، لەگەڵ بوونی تەیارەیە، لەگەڵ بوونی سیارەیە، وردە وردە ئەمانە هاتە ناو خەڵکەوە. بەڵام با بزانین تا چەندێک پیادەکردنی ئەمانە سەحیحە و تا چەندێک پێکاومانە لەلایەنی طبیەوە. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆربەی کاتەکانی دانیشتووە و دانیشتنەکانیشی ڕاخەری لە ژێرا بووە. بۆیە دانیشتن لەسەر زەوی بۆ خۆی لوبی تەندروستیە. زانی ئێمە نەخۆشی دەستی کورسیەکانمانین، نەکەر سیاسیەکانمان، لاشەشمان نەخۆشیە وەلامان ئەڵێ دکتۆر شانم یێشێ، پشتم یێشێ، سەرم جێژە خوا. ئەڵێ چی کردووە؟ کاک دکتۆر من ئەوە کوشتومی هیچیشم نەکردووە، ئەمانم یێشێ، نازانم بۆ یێشێ. خۆ ئەو نە ئیسراحەتم، وەڵڵا لە تێرییا من شەڕەجێڕم. یا ڕاستەکەی بۆ چکە دکتۆرەکان ئەمڕۆ پێمان ئەڵێن لە سا 23 ئازاری پژێشە لە کورسیەکانەوەیەتە جێ. واتە ئەو کەسانەی کە پشتیان یێشێ هۆکارەکەی بۆ خۆی کورسی و دانیشتن لەسەر کورسی و بەکارهێنانی خراپی کورسیە کە ئینسانەکان وایان لێ دێ. بۆیە 40% of the people with the back pain spend long hours daily at the computer. ئەوانەی کە پشتیان یێشێ لە سا 40
لەسەر کۆمپیوتەر و لەسەر کورسی زۆرەمێننەوە ئەمەش بۆ خۆی دەردێکی ترە کە ئیتر دانیشتی بە دیار سۆشیال میدیا و فەیسبووکەکە کردەوە ئیتر شا بە سەپان نازانی ئاگات لە کات هەر نامێنێ بڵێ من چەند سەعاتە لەسەر ئەم کورسیە دانیشتوم چۆن ئەبێ ئەمە بگۆڕم بۆیە خۆشەویستەکانم ئەگەر ئینسانی بینی ناو ئەشکەوتا ژیا بێ ئەگەر ویستت لە قاچی بخەیت ئەگەر ویستە نەخۆشی بخەیت کورسیەکی بۆ دانێ بۆ خۆی وردەوردە نەخۆشەکەوێت و ئەو تەندروستیی کە هەیەی لەدەستێدا منم قسەیە لەوانەیە ئێستا نامۆ بێ بەڵام هەڵیگرن من مردوو ئێوە زیندوو بۆ چەند ساڵێکی تر بڵێن ئەم پیا ئەو ڕۆژە قسەیەکی کرد ڕەحمە لە گۆڕەکەی وەڵاهی فعلەنەوەی پێغەمبەری خوا کردووی سڵ سەلەم ئەوە تەندروست بوو فعلەن ئێمە کاتێک تەندروستی خۆمان لەدەستدا کە لە سنەتی پێغەمبەری خوا سڵ سەلەم دوورکەوتینەوە وردە وردە شێوازی دانیشتەکانمان گۆڕی بەڵێ خۆشەویستەکانم ضرورە ئینسان ئیتیمان بەلاشەی خۆی بە بزانێ چۆن دائانیشێ ئەو کورسەیەکی سەکەنی ئێمە لە سەری دانیشێن یەکێ لە هۆکارە سەرێکیەکانی دەوالیە ئێوەزانن لە سادەی خەڵکی ئەمریکا بەدەست دەوالیەوە ناڵێنێ یعنی 30 ملیۆن ئینسان لە ئەسڵی 300 ملیۆن ئینسان دەوالی هەیە ڕێژەیەکی خەریبە بۆ لەبەرەوەی کە دانیشتەکانمان تەندروست نییە ئێوە زانن کە ناو تەیارەیە زۆرەمێننەوە و سەفەری دوور و درێژی چەند سەعاتەکەن لە ناو ڕحلەکەیە پێتانەڵێن چۆن خۆتان ڕزگارەکەن ئەگەر تیارەکە تووشی کێشە بوو هەرواش پێتانەڵێن هەردوو سەعات جارێ قاچەکانتان بجوڵێنن بۆ ئەوەی کە خوێن هات و چۆ بکات و بگەڕێت تووشی جەڵتە نەبل ناو تیارەیە ئێوە زانن کە دکتۆر ڕاضە و بۆ دانێ ئەڵێ قاچت یاخود دەستت یاخود جومگەکە و بە هەموو لایەکا بجوڵێنە بۆ ئەوەی کە تووشی تەشەموع نەبێ و تووشی جمود نەبێ ئێوە زان ئینسان کە لەسەر کورسی دانیشێ بەس سمتی پانەبێتەوە کە یەکێکە لەو شتانەی کە ئەمڕۆ ئێمە لێ ترسین تۆ زانن بە دانیشتنمان لەسەر کورسی ئەم ماسوولکانە زەعیفە بن بەڵام لە کاتێکا چوار مشخی دانیشی یاخود لەسەر ئەرز دانیشی هەموو ئەم ماسوولکانە ئەکشێن و بەهێزە بن و هەمووی فوڵ ڕێنجی خۆی وەرەگرێ بە تایبەتی ئەژنۆکانمان هەموو جومگەیەک باوکی من مەفروزە زۆرترین جوڵەی پێ بکەین بۆ ئەوەی کە ئەم جوڵەیە جام نەبێ بۆ ئەوەی کە ئەم جومگەیە بەردەوام بە چالاکی و بە ئەکتیڤی بمێنێتەوە بۆیە ئێمە کە پارێزگاری لەسەر ئەمە ئەکەین لەوانەیە ئەگەر نوێژ نەکەین مانگ بەسەرمانە تێپەڕێ جارێک ئەم قاچەمان نەدا لە پوزمان و ئەژنۆمان بە تەواوەتی نەنوشتێتەوە و بۆریەکان کە ئەو شوێنی جەڵتەی تیا دروستە بێ بەتاڵ نەبێتەوە بۆیە ضرورە هەر کاتێ ویستمان دانیشین بگەڕێنەوە سەر ئەسڵی فیترەتەکە خەبەرێکی ناخۆشم پێیە ئەویش ئەوەیە کە مستەلەحێکا لە سیتین دنیو سمۆکین دانیشتن یەکسانە بە جگەرە خواردنی تازە یعنی جۆرێکە لە ئیدمان جۆرێکە لە جگەرە خواردن یعنی جگەرە چەند ئەبێت ناتەندروست بێ بۆ لاشەی ئینسان بەو شێوەیەش دانیشتنی سەر کورسی خۆشەویستەکانم خراپە و ئاگاتان لێی بێ و حەزەرتان ئێمێ لەسەری وتمان ئەمانە تووشی نەخۆشی و تووشی بەڵاتەکە چۆن با میکانیزمەکەتان بۆ باسکەم بۆی کە زۆر بەلاتانەوە غەریب نەبێ بڵێن پیاوە قسانی لە شۆ هێنا دڵ لێرانەیە خۆشەویستەکەم لە دڵەوە بۆ خوارەوە تقریبا من نزیکی 120 سانتیم حالیەن لە پەنجەی پێمەوە دوورم ئەم پەنجەی پێیە خوێنی تایە ئەم خوێنە ئەبێ بگەڕێتەوە ئەم خوێنە بە چ زەختێکە گەڕێتەوە ئاوە بۆستە لە شوێنی خۆت یاخود لەسەر کورسی دانیشە بەرزیەکە تقریبا ئەبێ بە 90 سانتیم ئەبێ بە 80 سانتیم لە پەنجەی پێێتەوە بۆ دڵت خوێن بە چی ئەگەڕێتەوە خوێن بە نێگەتیڤ پرێژەر واتە دڵ بۆشاییە دروست دەکات و خوێن سەح بکە بەڵام ئەونی دڵ ئەتوانێت پاڵ بنێ وەکو مزەخە ناتوانێت خوێن سەح بکە وەکو مزەخە باشە کاتە خوێن بە چی ئەگەڕێتەوە جوڵەی قاچ کە ئینسان لە کاتێکا ئەڕوا ئەبن بە ترۆمپایەکی بچکۆلە ئەم ماسوولکانی پوست خوێن فڕێ ئەدەنەوە بۆ ناو دڵ ئەیژێڕنەوە جارێکی تر بەڵام موسیبەتەکە لەوایە تۆ ماوەیەکی زۆر ئاوا بە پێوە بمێنیتەوە خوێن چۆن ئەگەڕێتەوە خوێن کەڵەکە ئەبێ هەموو سانتیمەترێکیش 0.76 میلیمتر مێرکوری
زەخت لەسەر بۆریەکانی خوێن دروستەکە. بۆیە بینیت بۆریەکانی خوێنهێنەر ئەکشێن گەورە ئەبێن ئەمەشەکە بێ و تێدەوالی ئەمەشەکە تووشی کێشەمانەکە بەچی چاکە بێ ئەبێ بەردەوام ئەم قاچانە بجوڵێن واتە لە ڕۆیشت نابین. بەڵام من دانیشتوم و لەسەر کورسی پاڵم لیاوەتەوە ئێستاکەنە قاچم زۆر لە ئاستی دڵمەوە نزمترە. ئەم خوێنە داماوە چۆن بگەڕێتەوە دڵ چۆن بتوانێت ئەمە سەحب بکاتەوە ئەمە مشکیلەکەیە. بۆیە خۆشەویستەکانم ئەو خوێنە کە مایەوە لەژێر پاڵە پەستۆیان مێنێتەوە کە دانیشتی بە چوار مشقی لە ئەرزە یاخود وەکو تەحیات دانیشتی هەموو خوێنەکانی قاچ و پەلەکانی خوارەوە کە درێژترین بۆری خوێنی تایە پاڵ بە خوێنەکەەوە ئەنێ و بە ئیجباری بە یەک ئیتیجای جێڕێتەوە بۆ دڵ. بۆیە بینی کە ئەچینە ڕکوع ئەگەر لێرەوەمان بۆ قاچمان کە خوێنی تیا کەڵەکە ئەبێ پەستانەکەی 93 سانتیمەتر بێ بە مجرد ئەوەی کە چوینە ڕکوع پەستانەکە ئەبێ بە 49 سانتیمەتر یعنی ڕێگە بێ بنیوە بۆ چونکە خوێنەکە لە دڵەوە نزیکە بێتەوە واتە ئەو زەختەی لە ناو پاژنەکانایە لە 93ەوە یاخود لە 100ەوە ئەبێ بەچی ئەبێ بەنیوە ئەی کە چوینە سجود ڕێک ئەبێ بە سفر. سبحان الله دڵ ئەکەوێتە ئاستێکەوە وەزەختێک لە ناو بۆریەکانە دروستە بێ بەهۆی ماسوولکەکانەوە کە یخیتە ژێر خۆت هەموو ئەم بۆریە خوێنە جارێکی تر پاڵ بە خوێنەکانەوە نێت و خوێن لێرانەیە کەڵەکە نابێ. بۆیە لە ئەمریکا ئەوانەی کە 8 سەعات دەوامەکەن و ئیشەکەن پێیان ئەڵێن بڕۆن پیاسەیە بکەن و هاتوچۆیە بکەن و جوڵەیە بکەن و برێکی وەرگرن وەرنەوە دوای بەلامان. بۆیە بینی لە هەموو مؤتەمەرات و لە هەموو نەدەواتەکانە برێکمان هەیە بۆ ئەوەی کە خوێن جارێکی تر بگەڕێ و لە ناو قاچە نەمێنێتەوە. خۆشەویستەکانم کەسێک ئەچێتە سەر کورسی ئیتر نەیپرسی لە حاڵی برسی ئەبێ ئەو دڵە بۆ لێی بپرسی. بەداخۆ ئینسان لەسەر کورسی حەز بە عەزەمەتێک و گەورەییەک و خۆ بەسلزانینێکە کات بچۆ لە ئیستیعلاماتێکی ئێمە سەیری کە هەتاوە کۆگاتە مدیرەکەمان کە لە پشت کورسیەوە لە پشت مێزەوە و لەسەر کورسی خۆی بینێتەوە شا بە سەپان نازانێت بۆ لە خۆی جۆرێک لە شتی بۆ دروستەوە لە من کورسیم هەیە من پۆستم هەیە لەبەرەوە پۆست بە پۆستەکەیەوە لێیە بەڵام ئینسان کە لەسەر ئەرز دانیشت یعنی وەکو مراجعێک ڕوبەڕووی خەڵکەکە لەگەڵ خەڵکەکە و لە ئاستی خەڵکەکەیا بوو قەت بەم چاوەسەی خەڵک ناکا. بۆ یەکێک لە شتەکانی عیلمی نەفس ئەوەیە کە ئینسان سەیری بەرامبەرەکەی خۆیەکە بە چاوی تەواضعەوە. بۆیە بینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێکیان لە کاتی زوحایە لە کاتی چێشەنگاوە دەفرێکی خواردنیان هێنا کابرایەکی عرابیش لەوێ بوو سەحابەکان هەمویان ڕویان کردە دەفرەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەوتە سەر ئەژنۆکانی و ئاوا دەستی کێشاون لەگەڵ سەحابەکانە کابرای عرابی دەشتێکی پێی سیر بوو ئەمە مەلیکیانە و ئەمە محەممەدە و ئەمە گەورەیانە ئیستاکەنە هاتووە کەوتۆتە سەر ئەژنۆکانی و دەسەبا بۆ خواردنەکە فەرمی ما هذه الجلسة فەرمی ئەم جۆرە دانیشتنە چییە؟ پێغەمبەری خوا فەرمی إن الله جعلني عبدا كريما ولم يجعلني جبارا عنيدا. خوای گەورە منی کردو بە عەبدێکی ڕێزلێژیراو واتە با لەسەر ئەژنۆکانیشم بم با لەسەر ئەرزیش بم ڕێزم لێ گیراوە لەبەرەوە نەیکردم بە کابرایەکین و ئادێ و خواردنەم بۆ بێن وسە سینیە داینێن و کورسیەکەم بۆ ڕێخەن و مێزەکەم بۆ بڕازێنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەی نەکردووە. بۆیە بینی جۆرێک لە تەواضع بە ئینسانەوە دیارە کە لەسەر کورسی دابەزی هاتە سەر ئەرز جۆرێ لە خاکی بوون و جۆرێ لە تەواضعی پێوە دیارە. بۆیە خۆشەویستەکانم جارێکی دەرەبێ مراجعەی بەرپێی خۆمان کەینەوە وەکو چۆن ئەبێ مراجعەی ژێر خۆمان کەینەوە بزانین بۆ لەمە دووە لەسەر چی و چۆن دانیشین. سلام علیکم ورحمة الله وبركاته.